هاوڕێ چارەی نییە یەکێکیان هەر دەمرێت چونکە تەنیایی بۆ یەکەم کەسیان بلیتی بڕیوە. ئەرێ کوڕم ئێرە لەکوێ دۆزیوەتەوە؟ با ئۆتێلەکەی لێرە دروستکەین پارەیەکی زۆر کەمتری تێدەچی لێرە ها؟ دەی بابزانی چی دەوێ؟ وەرە لێرە دانیشە. علی تااقەتی یاری و شتوام نییە کارم هەیە ئێرەش دەڵێ بەفرە ڕاغ بوومەوە. فێڵباز ئەوە چ دەکەی کوڕە؟ دانیشە دانیشە آخر تۆ پیاوی کوڕە؟ علی هەر کەسێک شتێکی پێوتبی هەمووی درۆیە من ئەوەشیان درۆیە؟ چونکە دێوەزمەی حەشارگەکە تەنها هاواری یەک ناو دەکا لە بنی گوێت و دەڵێ ئەزل. چونکە دێوەزمە بە سەبرەوە چاوەڕوانی بە جێماوی مێگەلەکە دەکات. چونکە تەنیایی بەس تەنیامانەوە نییە بەڵکو تەنیایی تەنیا بوونە لەگەڵ ئەو دێوەزمەیە کە لە حەشارگەیەکدا چاوەڕوانە. هەی فێڵباسی کە ئاخیرەکەی منیشت فرۆش دەدوست منیش بدەرێتە نیشت عومەر وانە؟ چارێک بەس نەبوو کوڕە؟ تۆ خیانەت لە هەموو کەسێک دەکەی. فێڵباز بتکوژم ئێستا کوڕە؟ هەر ئێستا دەتکوژم. علی 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 تۆ کێ هەڵدەخەڵەتێنی؟ ها؟ من جەنگیز تۆش علی. تۆ دەتوانی هەموو کەسێک بکوژی بەڵام ناتوانی من بکوژی. لۆ تو چی؟ چونکە من دواشتم کە لە عومەرەوە بۆ تۆ ماومەتەوە. ڕاست دەڵێ دەستمت ئاشکرا کرد چی بڵێ؟ من تۆ ناکوشم. بەڵام ئەو دەتکوشێ.
وارزە بیگرە برام دەتوانی بیبەی